سوێن بە ئەڵڵا ئیمانی نییە، سوێن بە ئەڵڵا ئیمانی نییە، سوێن بە ئەڵڵا ئیمانی نییە. وتیان کێ ئەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئیمانی نییە ئەوەندە تووڕەی لێی؟ یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پیسترین جۆری زینا دیاریەکە کە بریتیە لە زیناکردن لەگەڵ دراوسێکەت. چونکە دراوسێ لە ئەساسەوە لە تۆ ئەمینە، بۆیە ماڵی هێناوەتە پاڵ ماڵی، بەڵام تۆ ئەوەنە خائین بی تەماع بکەیتە کچ و ژنی ئەو و پیسترین خراپە لەگەڵ دراوسێ بیکەی بریتیە لە زیناکردن لەگەڵ یەکێک لە مەحاریمەکانی ترەگەر کچی بێ یاخود ژنی بێ یاخود خوشکی بێ یاخود دایکی بێ. فرمودەی ترە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەفەرمێ تاوانی ئەو کەسەی زینایەک ئەکا لەگەڵ دراوسێکەی بەقەدەر 10 زینای ترە کە لەگەڵ غەیری ئەوەی کە. و لێرەشە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پیسترین و قورسترین جۆرەکانی زینا باسەکە.